بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله الأمين محمد صلى الله عليه وسلم. الحمد لله القائل: مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة والله يضاعف لمن يشاء والله واسع عليم. الحمد لله اليوم 16 من شهر رمضان المبارك نقوم في مؤسسة بوخشين بتوزيع كسوة العيد على الأطفال المضرين والأطفال النازحين في مخيمات اللواء. نقوم برسم البسمة على قلوب من فضل تبرعات إخواننا في العراق. الحمد لله هذا المشروع اليوم يأتي لرسم البسمة والفرحة على قلوب الأهالي والأسر. الظروف الإنسانية قاسية جدا كما تعلمون، ونحن في مؤسسة بوخشين منذ بداية الحرب على قطاع غزة ونقوم بإرسال المساعدات المتنوعة لسكان قطاع غزة، وما زلنا بفضل مساهماتكم وبفضل عطاءاتكم نرسم البسمة على قلوب الأطفال، نسعد أهاليهم، نصمد وندعم الأسر المختلفة، ونسأل الله أن يتقبل منكم هذا العمل وأن تكونوا سندا لإخوانكم في قطاع غزة. بارك الله فيكم، تقبل الله عطاءاتكم، نفع الله بكم وتقبل صيامكم، كل عام وأنتم بخير. يبدأ السعادة كلما حانت حتما بأيدي الخيرين همومنا هانت. الله عون للقلوب إذ استعانت. أفشوا السعادة رغم أنف ظروفنا، لا وقت للوم ولا لفراقنا. الناس للناس وهذا عهدنا، لا تحقرن صغيرة لا تستقل. عم عليك بأن تقدم بل تسل. ما الغيث إلا نور قطرات هطل. الناس للناس، الناس للناس، الناس للناس، الناس للناس، الناس للناس، يا من عليه توكلي والمعتمد. هب لي يقينا من جلالك مستمد، لنمكن الإنسان قلبا مطمئن يسعى ويجهر بالحياة وفي العلن. أفشوا السعادة. زۆر سوپاسی دەستگای بەخشین ئەکا کە هاوکاری خاوەن پێداویستی تایبەت و هەژاران ئەکا، و هەروەها زۆر سوپاسی خێرخوازان ئەکا کە هاوکاری خاوەن پێداویستی تایبەت و هەژاران ئەکات و دوعای خێریان بۆ ئەکات و هیوا ئەوەیە خوای گەورە یارمەتیان بات و ڕۆژ و تاعەتیان قوبوڵ بێ ئینشاءالله. زۆر سوپاسی دەستگای بەخشین ئەکا، دەستیان خۆش بێ، خوای گەورە خێریان بنووسێ، لەشیان ساغ بێ، هاوکاری خاوەن پێداویستی تایبەت و نابیستان ئەکەن. ئێمە وەکو نابیستان بەڕاستی ئەڵێ زۆر پێویستمان بە هاوکاری هەموو لایەکە، دەستیان خۆش بێ و سوپاسیان ئەکەم. زۆر سپاس و پێزانین مەیە بۆ دەستگای بەخشین. دەستی ماندوویانە گوشم و خوا لە بەڵاو مسیبەت لایەن ناو نوێژ و تاعەتیان لێ قبوڵ کە خوایە.
زۆر زۆر سوپاسیانەکە بکە یارمەتی خاوێن پێداویستی تایبەت دێن من وەکو یەکێکی لە ئەندامانی کۆمەڵی تالاسیمیاکان سوپاس و پێزانینیان پێزانم هەر شاد و سەرکەوتوو من. بەناوی خوای بەخشندە و میهرەبان سوپاس و ستایش بۆ خوای گەورە جارشکە دەستگای بەخشین توانی کۆمەڵێک لە ڕێکخراوەکانی خاوەن پێداویستی تایبەت کۆ کاتەوە کە ئەم دەستگایە بۆتە گەیاندنی هاوکاری چ خۆراکی چ مادی بە تایبەتی لە مانگی ڕەمەزاندا هەچەندە لە مانگانی تریشدا بەردەوام هەیەە بەڵام ئێستا داوا لە خێرخوازانی شاری سلێمانی دەکەم دەوروبەری دەکەم کە پارەکانیان هاوکارەکانیان بگەن ئەم دەستگا خێرخوازات دەست پاک و دڵپاکە داوێن پاکە بەڕاستی بە ناوی ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەت سوپاس و پێزانینی خۆمان ئاڕاستەی دەستگای خێرخوازی بەخشین دەکەین کە بەڕاستی هەموو ساڵێک ئێمەی بەسە کردوێتەوە خاوێن پێداویستەکان بەگشتی بەسە کردوێتەوە نازانین ئێمە دوعای ئێمە لای خوا ئیشەئەڵڵا قبوڵ و خوای گەورە ئەجر و پاداشی زیاتر ناتەوە لە شتاخ و تەندروستان کە وەجارشکە داوا لە خێرخوازان دەکەم ئەوەی کە هەیەە بێن بۆ ئەم شوێنە ڕاستگۆیە بەڕاستی دەستگایە کە دەتوانێت ڕاستە و خۆ ئامانەتەکانی ئێوە دیارەکانی ئێوە بگەێنێتە دەستی خاوە پێداویستی تایبەت و خەڵکی فەقیر وەژار. بەناوی خۆی بەخشندە و میرەبان سەرتا زۆر سپاس بۆ دەستگای بەخشین کە وەک نەریتێکی ساڵانەی خۆی و بەردەوام لە هەموو کاتەکاندا وەک ڕایەڵێکی خەیری نابیناوە کەم دەرامەت و هەژارەکانی ئێمە بەردەوام لە مانگی ڕەمەزاندەوە لەو کاتانی کە پێویست بوو بێت بە هاوکاری ئەوان وەک ڕایەڵێک و ناوەندێکی خەیری توانیوانە هاوکاری ئەو کەسانەمان بۆ بکەن و هەر لەم ڕواگەشە سوپاس و دوعای خێرمان بۆ هەموو ئەو کەسایەت و خێرخوازانەی کە لە ڕێگەی ئەم دەستگایەوە هاوکاریەکانی خۆیان دەنێرن دڵنیا بن لەوەی کە ئەم هاوکاریانەی ئەوان ئاگاتە ئەو کەسانی کە پێویستیان پێێتی و کە نیازمەندن خوای گەورە بەرەکەت بخاتە تەمەن و سامانیانەوە ئیشەڵڵا پاداشتی خێری ئەم دنیا ئەو دنیایان بێت هەموو ئەوانەی کە لەم خێرە هاوکارن کە دەبنە دەستێکی خێری بۆ ئاوادانکردنەوەی سفرەی ماڵەکەم دەرامەت و هەژار و خاوەن پێداویستی تایبەتەکان کە لە کێشە و گرفت و پێداویستەکانیانە ئەوان دەبنە هاوکار چوەک و خێرکرد چوەکوانی کە وەک ڕاڵێکی خێری ئیشەڵڵا خوای گەورە پاداشتی هەموو لایەک باتەوە و سپاس بۆیەوە. بە ناوی خوای گەورە و میهرەبان پێشەکی سپاسی دەستگای بەخشینەکەین بۆ ئەم هاوکاری و بۆ ئەم یارمەتی کە یارمەتی نابینایەن و بەگشتی خاوەن پێداویستی تایبەتەیە و ئێمە سپاسی دووبارە سپاسی ئەم دەستگا بەڕێزە ئەەکەین خوا خێریان بنووسێ و خوای گەورە لە دنیا و قیامەت سەرفرازیان کە و سەربەرز بن ئینشەڵڵا. ئێمە زۆر سپاسیانەکەین کە هاوکاریمانەکەن بەڕاستی ئەگەر هاوکاری ئەمانە نەبێ ئێمە کەلێنێکمان پێوە دیارە شتێکم بەڵام لەم کاتی موچەیە کە موچە نایەن و کە بارزۆخکە ئاوهایە بەگشتی بۆ ئێمە بە تایبەتی بۆ ئێمە نابینا لەبەرەوە ئێمە ناتوان هیچ جموجوڵی کاسبی و شتێکمانە بە نابینینەوە هەمومان بەگشتی ئێمە سپاسانەکەین کە لەم کاتەیە لەم مانگی ڕەمەزانەیە هاوکاریمانەکەن ئێمە سپاسی ئێوەکەین هەمومان ئەپارێنەوە لە خوای گەورە لە دنیا و قیامەت سەربەرز بن سەرفراز بن لای خوای گەورە ئەم خێرە گەورەیە بەڕاستی ئێمە پێزانینمان هەیە بۆ خێرخوازەکان لە کوردستانە هەر خێرخوازەکە هاوکاریمانەکە ئێمە پێزانینمان هەیە و دوعای خێریان بۆکەین یا ڕەبی خوا سەلامەتیان کە ئینشەڵڵا. بە ناوی خوای گەورە سەرەتا
من وەک نوێنەری کۆمەڵی کەڕولاڵانی کوردستان زۆر سوپاسی دەستگای بەخشین ئەەکەم کە هاوکاری چەند ناویستێکیان کرد لەم ڕۆژەیە زۆر سوپاس و لەشیان ساغ بێ و خی گەورە پاداشتی بە خێریان باتەوە و زۆر سوپاسی خێرخوازان ئەەکەم کە هاوکاری دەستگای بەخشین ئەەکەن و ئەمانیش لەڕێی ئەوانەوە ئەتوانن هاوکاری خاوەن پێداویستی تایبەت و هەژارانی ئەم کوردستانە بکەن و دەستخۆشییان لێ یەکەم بەڕاستی لەم کاتەیەکە موچە چەند دەمێکە نەدراوە بە هیچ کەسێک و خاوەن پێداویستی تایبەتیش موچەکانیان زۆر کەمە لە چاو کەسانی تراکە مانگە 950,000یان هەیە ئەم خێرە بۆ ئەوان زۆر پێویستە لەم کاتەیە دەستیان خۆش بێ و کە ئەتوانن سفرەی مانگێکی ئەوان بڕازێننەوە لەشیان ساغ بێ و دەستیان خۆش بێ و خی گەورە یارمەتیان بەت. لە درێژەی کار و چالاکیەکانی دەستگای خێرخوازی بەخشین ئەمڕۆ 4 ڕێکخراوی بەسەرکردەوە. هاوکاریکردن بە سەبەتەی خۆرە وەک ڕێکخراوی کەڕولاڵانی کوردستان، ڕێکخراوی دڵ بۆ ڕۆشنایی، کۆمەڵەی تالاسیما، یەکێتی نابینایانی کوردستان. دەستگای خێرخوازی بەخشین وەک کار و چالاکیەکانی ساڵانە هاوکاری ئەم ڕێکخراوانە دەکا ئەمڕۆ بە هەمان شێواز ڕێکخراوی هاوکاری ئەو ڕێکخراوە بە ڕێزانەی کرد بە دابەشکردنی سەبەتەی خۆرە.